سێ مانگونی و ماون بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا و لەو ماوەیەدا ئاڵوگۆڕیەکی گرنگ هاتە ئاراوە لە سیاسەتی ئەمریکادا تقریبا ئەوە جاری دووەمینە کە سەرۆکێک لە ناو هەڵمەتی هەڵبژاردندا دەست لە کەرکێشانەوەی خۆی تۆمار دەکا واتە ئامادە نابێ و یانیش ئەتوانین بڵێن شوێنێکی خۆی بۆ جێگرەکەی بەجێ دێڵێ ئەویش جۆ بایدن بوو دوای ئەوەی کە ترامپ وەکو کاندیدی کۆماریەکان دەستنیشان کرا لە هەمان کاتدا بایدنیش وەکو سوور بوو لەسەرەوەی وەکو کاندیدی دیموکراتەکان ببینێتەوە ئیتر جاری یەکەم دیبیتێک سازکرا لە نێوان هەردوو سەرۆکدا تەماشای هەڵس و کەوت و دینامیکیەت و وزەی جۆ بایدنمان کرد بەڕاستی جگە لە پیری لە هەمان کاتدا پیری هزریشی پێوە دیار بوو و دوای ئەوە تەماشامان کرد دۆناڵد ترامپ لە هەڵمەتێکی بانگەشەکردن بۆ هەڵبژاردندا ئیتر ڕوبەڕووی هەوڵێکی تیرۆر بووە لە گوێچکەیدا بریندار بوو و ئەمانە هەمویان وایان کرد کە گوشارەکان بۆ سەر جۆ بایدن زیاتر ببن بۆ ئەوەی دەست لە کار بچێشێتەوە لە هەمان کاتدا جۆ بایدن تەماشا دەکەین تووشی ڤیرۆسی کۆڤید 19 بوو ئەمانە هەمویان لەسەر یەک وایان کرد کە جۆ بایدن بە هەر شێوەیەک بێ دەست لە کار بچێشێتەوە و بە شێوەیەک لە شێوەکان کە زۆر کەسیش تانەت بەشێک لە ڕاوێژکارەکانیشی ئاگدار نەبوون لەو بڕیارەی جۆ بایدندا ئیتر جۆ بایدن جێگای خۆی لە بۆ کامێلا هارس جێگری خۆی بەجێهێشت کە وەکو سەرۆکی ئایندەی ئەمریکای دیموکراتەکان خۆی کاندید بکات بێگومان کامێلا هارس لەو ماوەی ئەو 4 ساڵی ڕابردوودا زۆر بە بێدەنجی بەڕێ کرد زۆر بە بێکردداری بەڕێ کرد و لە زۆر شوێندا ئیتر کۆمەڵێک گفتگۆی وا هاتنە ئارەوە کە کامێلا هارس ڕاستە کەسێکی یاساناسە دادوەرە ئەدڤۆکاتێکی باشە بەڵام سیاسیەکی نەزان و چالاکە و ناتوانانی بەڕێبەرایەتیش ئەنجام بدە ئیتر لە دوای ئەوەی کە کامێلا هارس ئامادەکاری خۆی دەربڕی گفتوگویەکان لەسەر ئەوەمانەوە ئایا لە هەموو چینی توێژەکانی کۆماریەکان پشتگیری لە کامێلا هارس دەکەن یان نا چونکە دەبێت ئەو مانگەی ئایندە کۆنگرێسی دیموکراتەکان و ینی کۆنگرەی دیموکراتەکان بڕیاری دوایی بدەن بەڵام لە ئێستاوە چی دەردەکەوێت هەموو فاکتۆرە گرنگەکان هەموو لایەنە گرنگەکان دەوڵەمەندەکان ئەلیتی ناو دیموکراتەکان بە ئۆباماکانیش پشتگیری لە کامێلا هارس دەکەن ئیتر کامێلا هارس ئێستاکە ئەتوانین بڵین لە ئێستاکە ئەگەر چی هێتا وەکو ئێستا چاوەڕێی کۆنگرە دەکەین بەڵام لە هەمان کادا توانین بڵین لە ئێستاوە دەنگی هەموو دیموکراتەکانی بەدەستهێناوە ئەمە وای کرد لەو ڕۆژانەی ئایندەدا ئامارەکان بە شێوەیەکی کە ببین پێشتر لە سەردەمی جۆ بایدندا ئامارەکان نیشانیان ئەدا کە ترامپ نزیکەی 6 پۆینت لە پێشەوەی جۆ بایدنە ئێستا کە تەماشا دەکەین جۆ بایدن لە بەتەنیا پۆینتێک یان 2 پۆینت لە پێش کامێلا هارسە کە لە کاتێکدا هێشتا لە پێش کامێلا هارس کات زۆر ماوە خۆی بناسێنێ متفق لە بۆ خۆی پەیدا بکات چونکە دۆناڵد ترامپ دیارە ناسراوە لە ناو جەماوەرەکەی پێشتر 4 ساڵ حکومڕانی کردووە و لە هەڵبژاردننی دواییدا 4 ساڵ پێش ئێستا دۆڕاندوویەتی و هەموو خاڵە بەهێز و لاوازەکانی دیارن بەڵام کامێلا هارس بە تەواوەتی ناناسرێ و پێویستی بەکات هەیە لێرەدا دەبینین احتیمالی زۆر هەیە کامێلا هارس بتوانێت بربەرەکانەیەکی باش بربەرەکانەیە لە نێوان کامێلا هارس و دۆناڵد ترامپ ئیتر بگاتە ئاستی 50-50 و ئەمەش نیشانمان ئەدا کە دیموکراتەکان دەتوانن کاندیدێک بدۆزنەوە کە هەمە ڕەنگە بەخۆی خەڵکی هیندوس و ژامایکیە لە هەمان کاتدا شووی بە کەسێکی یەهودی کردووە لە هەمان کاتدا ئەتوانین بڵێن ژنە و ڕەش پێستە و ئەمانە کۆمەڵێک ڕەنگی ساز دەکەن خاڵە لاوازەکەی ڕەنگ بێ ئەوە بێ ئایا دەنگی ئەمریکاییە ڕەنگ سپیەکان چۆن ئەتوانێت بەدەستخە ئەمەش ئەگەڕێتەوە ئەوەی کە کامێلا هارس کێ وەک جێگری خۆی دەستنیشان دەکا و ئەو جێگرە چۆن دەتوانێت لە هەڵمەتی هەڵبژاردندا ڕۆڵ ببینێ ئەمانە هەمویان لە ئایندەدا زیاتر دەبینین ویستم بەو شێوەیە تیشکێک بخەمە سەر دوا پێشهاتەکانی هەڵبژاردن لە ئەمریکادا تا بەرنامەیەکی ئایندە کاتێکی خۆش لەی سوڵاو